ئاسا ئەگەر کەسێک ئیزن درابێ یعنی کەەوە ئەمەلی ژیانی نەماوە ئەندامەکانی لەشی ببەخشن گوناحبار نابن کە سوکارەکەی نابێ بە هیچ شێوازێک وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە بە هیچ شێوازێک نابێت ئەندامی ئەو کەسە ببەخشیت ئیلا لە حاڵەتێکا کە ئەو کەسە مردووە لە خەستەخانەیە کەسێ پێویستی بەچاوی ئەم کەسەیە ئەو کاتە لە بابی زەڕوراتە یان دڵی ئەم کەسە یان گورچیلەی ئەم کەسە لە بابی زەڕوراتە بۆ ئەوەی ژیانی کەسێکی پێزن و بکرێتەوە لەو کاتەیە دروستە بەڵام پێش ئەوە وەسێت بکات یا کە سوکارەکەی بڵێ کاکە ئێمە ئەندامەکانی لاشەی ئەبەخشین ئەمە دروست نییە بە هیچ شێوازێک. خنام کچێکی 7 ساڵان بوو لە ماوەیە لەم هەفتەیە هەندیان ئەندامەکەی بەخشن پێشەوەی ڕۆحی دەرچێ گەورەترین تاوانە یعنی تۆ چۆن کەسێک لە ژیاندایە کە کاتێک ئەجەل بەدەست خی پەروەردگارە بەدەست هیچ کەسێک نییە هێشتا لە ژیانە ئەندامەکانی لاشەی دەرەکەیت و ئەیدیت کەسێکی تر. وەڵامیش کۆمێتم کرده بوو کە گوناحەیە نە هەمووی ڕیپلی کرد بە گوناح نییە چکە کەسێکی تری پێ ڕزگارەکەی بۆ ئەندامان کەسێکی تری پێ ڕزگارەکەی بڵێ ئامادەی کچەکەی خۆت لەو حاڵەتەیە بێن قاچ و دەستی بە بڕنەوە بیدەن بە خەڵکی تر لەو کاتەیە دڵی بیدەن بە خەڵکی تر خەڵک سەیری کەزانی چۆنە خەڵک زۆر بێویژدانە یعنی هیچ کەسێک ئامادە نییە بۆ نەفس و بۆ جگەرگۆشەکەی خۆی بۆ براو خوشکەکانی خۆی ئەوە بکە بەڵام بۆ خەڵگەڵی ئاساییە قەی چێکە